سڵاو ئەم کاتان باش گرنگترین ماشێت و هەواڵی بەشێک لە میدیاکانی جیهانتان لە بڕگەی ڕۆژنامەوانی بۆ دەخەمەڕوو ڕۆژنامەی تەلەگرافی بەریتانی داوای پشتیوانیکردنی هێزەکانی پێشمەرگە دەکات بۆ پاراستنیان لە هێرشی کیمیایی. ڕۆژنامەکە نووسیوێتی پێویستە پێشمەرگە هاوپەیمانەکانمان لە هێرشی چەکی کیمیایی بپارێزین کە لە ئێستادا داعش ئامادەکاری دەکات بۆ هێرشی کیمیایی لە دژی پێشمەرگە. ڕۆژنامە بەریتانیەکە نووسیوێتی ئەگە لە ساڵی 1991دا ناوچەی دژەفڕین دروست نەکرایە، ئەوە لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە نەیان دەتوانین چالاکانە جەنگی دژی داعش ئەنجام بدەن. وا وێنەی پێشمەرگەیەکی بڵاو کردوتەوە کە ماسکی خۆپارێزی لە چەکی کیمیایی بەسەرەوەیە لەگەڵ هەواڵەکەدا. ئەنتۆنی بلینکن جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیان پێویستە پەیەدە خۆی بپارێزێت لە پشتیوانیکردنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. بلینکن وتیشی تورکیا یەکێکە لە هاوپەیمانە زۆر نزیکەکانی ئێمە. هەمانگی تورکیا لە قەیرانی سووریادا بۆ ئێمە زۆر گرنگە و پێویستمان بەوەیە کە بەجددی کار پێکەوە بکەین. جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیان شتێکی ئاشکرایە کە تورکیا نیگەرانی خۆی دەربڕیوە لەبارەی پەیەدەوە، بەڵام ئێمە داوامان کردووە لە پەیەدە کە بە شێوەیەکی بەرپرسیارانە مامەڵە بکات و هەوڵەکانی تەنها لە جەنگی دژی داعشدا خۆی ببینێتەوە لە سووریا. ماڵپەڕی گاردیانی بەریتانیش بڵاوی کردوتەوە ملیۆنان سووری لە تورکیا هەست بە نیگەرانی دەکەن لەبارەی ڕێکەوتنی ئەوروپا و تورکیاوە کە بەپێی ڕێکەوتنەکە یەکێتی ئەوروپا بڕی 3 ملیار یۆرۆ دەبەخشێت بە تورکیا لە بەرامبەر ئەوەی کە تورکیا ڕێگری بکات لە کۆچی بەلەشایی کۆچبەران بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا. ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ڕایگەیان کە ئەو پلانە مەترسیدارە و تورکیا وڵاتێکی باش نییە بۆ پەنابەران. هەروەها وێنەی چەند پەنابەر و کۆچبەرێکی سووریشی لە سنوورەکانی مەکدۆنیا و یۆنان لەگەڵ هەواڵەکەدا بڵاو کردوتەوە. دەچینە حوڕێت دەیلی نیوزی تورکی کە بڵاوی کردوتەوە هەرێک لە ئەمریکا و ئەوروپا نیگەرانی خۆیان دەربڕیوە لەبارەی دەستبەستە داگرتنی ڕۆژنامەی زەمان کە نزیکە لە بزوتنەوەی گولەن. جۆن کێربی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان بڕیارەکەی دادگا بۆ داخستنی ڕۆژنامەی زەمان زۆر مایەی نیگەرانیە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوای لە حکومەتی تورکیا کرد کە بە شێوەیەکی یەکسان و دادگەرانە مامەڵە لەگەڵ میدیاکاندا بکات و وتەبێژێکی لە یەکێتی ئەوروپا بە هەمان شێوە ڕایگەیان داوامان لە تورکیا کردووە کە ڕێز لە بەهاباڵە دیموکراسیەکان بگرێت و لە ناویشاندا ئازادی ڕۆژنامەوانی. بەرگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.